یەکێک لە تایبەتترین و سەیرترین کۆمەڵەکانی ئەفریقیا کۆمەڵەی ماسایە کە بەڕاوچی و ڕاوکردنی شێر دەناسرێن. ئەمە جگە لە زمان و دابونەریتیان کە جیان دەکاتەوە لە کۆمەڵەکانی تر و هەموو مرۆڤەکان. با پێکەوە زیاتر بزانین دەربارەی جۆری ژیانکردنی ماسای. خەڵکی ماسای ماسایەکان بەناوبانگن بە توانای بە ئاگابوونەوە لە خەوێکی قوڵ و گواستنەوە بۆ حاڵەتێکی ئامادەی تەواو بۆ شەڕکردن تەنها لە چەند چرکەیەکدا. یەکێک لە سەیرترین کۆمەڵەکان لە جیهاندا ماسایەکانن کە گروپێکی نیلۆتیکی نیمچە کۆچەرین کە بنکەکانیان لە کینیا و باکووری تانزانیایە. ئەوان لە ناسراوترین گروپە نەتەوەیەکانی ئەفریقان بەهۆی دابوونەریتی وەکو زیارەتکردن بۆ گڕکانی ئۆلدوینۆ لەنگای. بە پێی سەرژمێری ساڵی 2009 ژمارەی دانیشتوانی ماسای گەشتۆتە 841,000 کەس لە کاتێکدا لە ساڵی 1979 377,000 کەس بوونە. هاکونا ماتاتا جامبۆ کاریبۆ دەستەواژەی کورتن لە بەخێراتنەوە تا وەڵامدانەوە و ئەوەی کە هەموو شتێک باشە. ئەندامانی وەزەکانی ماسای کە لە نێوان ڕۆژڵاتی تانزانیا لە ناوچەی ئاڕوشا و ناڕۆک کاونتی لە ڕۆژاوی کینیا بڵاوبوونەتەوە جگە لە زمانی سواحیلی بە زمانی ئینگلیزی و کینیاییش قسە دەکەن. هەروەها گەلێکی خێڵەکیە دەکەوێتە ئەفریقا بە تایبەتی لە باشووری کینیا و باکووری تانزانیا. ئەم هۆزانە دەژین لەسەر لەوەڕاندن و بەخێوکردنی مانگا. زۆربەی خەڵکی ماسایی پێیان وایە کە ئەو خاوەندەی کە باوەڕیان پێهەیە بە ناوی ئینکاری لەسەر کانیاوی شاخێکی گڕکان دەژی و لە ئاسمانەوە دابەزیوە و مانگاکانی لەگەڵ خۆی هێناوەتە خوارەوە و داوێتی بە ئەندامەکان لە خێڵەکە. هەندێک جاریش خوێنی مانگا دەخۆنەوە دوای تێکەڵکردنی لەگەڵ شیر، چونکە پێیان وایە خوێنی مانگا پڕۆتینی زیاتر دەدات لە گۆشت و شیر لە بۆنە تایبەتەکاندا. وەکو ڕێوڕسمی خەتەنەکردنی بە کۆمەڵ خوێنی مانگاش پێشکەش بە نەخۆش و ئافرەتانی دووگیان و شیردەر دەکرێت، چونکە باوڕیان وایە سیستەمی بەرگری لەش بەهێز دەکات. جەنگاوەرانی ماساییش نەریتێکی بۆ ماوەییان هەیە، ئەویش ئەوەیە کە جەنگاوەرێکی گەنج شێرێک دەکوژێت بە بەکارێنانی ڕم وەکو دەربڕینێک بۆ گۆڕانکاری لە قۆناغی کوڕێکی گەنجەوە بۆ قۆناغی جەنگاوەرێکی بەهێز و وەکو نیشاندانی هێز و حکمت و لێهاتووی. گەلی ماسای لە ناوچەی دەریاچە گەورەکانی ئەفریقا دەژین کە لە ڕێگەی باشووری سوودانەوە گەشتونەتە ئەو ناوچەیە. زۆربەی قسەکەرانی نیلۆتێک لە ناوچەکەدا و هەروەها ماسایی شوانکارن و ناوبانگێکی ترسناکیان هەیە وەکو جەنگاوەر و دزەکانی ئاژەڵ. گروپە ماسایەکان و گروپەکانی تری ڕۆژهڵاتی ئەفریقا دابوونەریتە پراکتیزەکانیان لە گروپەکانی دراوسیانەوە وەرگرتووە، لەوانەش سیستەمی گروپی تەمەنی ڕێخستنی کۆمەڵایەتی و خەتەنەکردن و فەرەنگسازی.